بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. شیفا گەشتێکە کە هەندێک جار لە چاوتروکانێکدا دەست پێ دەکات. لەو ساتانەدا کە ژیان لەسەر تاڵەموویەک ڕائەوەستێت، تەنها دوو هێز ئەتوانن چارەنووس بگۆڕن: باوەڕی پتە و بەخودا و لێهاتووی ئەو مرۆڤانەی کراونەتە هۆکار بۆ شیفا. بەخێر بێن بۆ یەکەم گەشتی شیفا لە نەخۆشخانەی میهرەبانیەوە. من مەڕۆ مختارم. ئەمڕۆ چیرۆکی یەکێک لەو ساتانەتان بۆ گەڕمەوە کە بە فەزڵی خوای گەورە ژیان گەڕێنرایەوە لە ڕێگەی دەستی پزیشکەکانمانەوە. ئارامی ڕۆژێکی هەینی بە لە هۆشچوونێکی کتوپڕی دایکێکی گەنج تێکچوو. ئەو خاتونە کە 5 مانگ بوو ژیانێکی نوێی لەسکیە هەڵگرت بوو، بە پەلا گەیەنرایە فریاکەوتنی میهرەبانی. بێگومان لێرە کە ژیانێک بانکتەکە هەینی و پشوو مانای نامێنێ. سوێندە پزیشکەکە لە سەروی هەموو شتێکەوەیە. پرسیارە گەورەکە ئەوە بوو: هۆکار چییە؟ وەڵامەکەی کە دکتۆرە چرۆ بە سۆنەر ئاشکرای کرد شۆکهێنەر بوو. دووگیانیەکی دەگمەن لە دەرەوەی منداڵدان کە تەقی بوو خوێنبەربوونێکی کوشندەی دروست کرده بوو. کات بۆ وەستان نەبوو. تیمێکی هەڵبژێردرای میهرەبانی بە سەرپەرشتی دکتۆرە چرۆ، دکتۆر سەردەشت، دکتۆر محەممەد چوونە ناو نەشتەرگەریەکی چارەنووسسازەوە بۆ گەڕانەوەی هیوا. موژدەی سەرکەوتن ژووری نەشتەرگەری تەنیەوە، بەڵام سوپاس بۆ خوددا موعجیزەکە لەوە گەورەتر بوو. نەک هەر ژیانی دایکەکە ڕزگار کرا، بەڵکو منداڵدانیشی بە سەلامەتی پارێزرا. ئەمە تەنها پاراستنی ئەندامێک نەبوو، بەڵکو پاراستنی هیوای دووبارەبوونەوە بەدایک بوو لە داهاتوودا. سوپاس بۆ خوددا و سوپاس بۆ ئەو دەستانێک کە دەبنە هۆکار بۆ شیفا تا گەشتێکی تری شیفا بە هیواوە بمێننەوە. سوپاس بۆ خوای گەورە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.